هەری وەڵا کوڕم خەویشن نێشەوێ هەر تایرە هادی تورکان قومبەلێکی بێرەدا و خەڵکە هەموو لە زیڕن دەترسێ نانون ترسیا هەیە زۆر بەخوا کوڕم وەڵا چ بکەین دەسەڵاتی تورکیان نیە چپەکەشی لێن قەندیلەوە ئەو تۆ باران دەکا قەندیلی کەی لێە بعدی کو ناترسێن بابا دەرکە و پەنجەراندا و لەق خان و هەڵدەپەزینەوە کو ناترسێن منداڵە خەوێدا لە زرژنیان دەدا ئەدی لەوەی پتر وەڵا شینایە دەکەن شینای چ ناکە دەپسەین دەدڕێن کیلۆی تەماتان بە 300 بە 400 خیار هەروە ئەوە کاسبەتیە کوڕخۆم لەبەر شەوێ ڕۆژیا دەپسەی شەویشت خەو لێ نەکەوی لەبەر تایرە بەخوای وڵا پێم هەیە لە حکومەتی هەرێم و لە حکومەتی عێراقی و پێشێ لە تورکیای بگرن و با هێرش نەکاتە سەر قەندیگە فرۆشاویشم با دیار بێ بابێ ئەگە نای فرۆشاوی با پێ ڕێبگرێ بگرن ئەری وەڵڵای کوڕخۆم ئەم وەتی ئەوەن دەما ئەو بناری قەندیل هەردا شەڕدا بووە یان تایرە تۆپی حەزکەری عێراقی بووە یان حیزبێکی دیکە بووە ئەو جا تورکیایە بەڵێم چ بەڵا کەس وەکی تورکیای نەکردووە بابە تورکیا کافرە کافر وەڵڵای فەرقی بە کەس ناکە مەدەنی و عەسکەری ئەگە فەرقی پێکردبان لە گوندان نادا لە مەدەنی فەقیر خەڵکیشی دەکاتەوە خۆ خان و بەرە و ملک و ماڵی خۆیە لێ ناگەڕێ دیارە فڕۆکە جەنگیەکانی تورکیای پێرەشەوێ هاتووە تۆپبارانی ئێرەی کردووە قەستێکی خستی ئەو منتیقەی کردووە بە حام لێرەی داوە هیچ شتێکی وای لێ نەبووە کە شایەنیوەی بێ لێ دەدرێ جگە لەوەی زەرەر و زیانێکی زۆری لەو باغ و باغاتانە داوە ئەو باغی کاکەریمیە زەرەر و زیانێکی زۆری لێداوە ئەو باخچەی منە بە 3-4 جێی سیاجەکەی پان کرد و حامودی هەربڕیونەوە ئەوڕۆ لە بەیانیەوە خەریکین بەس حامود و ئەوانە قیتکەینەوە خەریکی سیاجەکەی بووین ئێستا بڕۆ لەبەر ساسمان هیچ شتێک نەماوە لەبەر ساسمان ناتوانی هەر دەناو زەڕاحەت و ناو نەمامەکان بگەڕی زەرەر و زیانێکی زۆری لە خەڵکی داوە لە شوێنی وادەدا هیچ پەکەی هەر لێ نەبێ پەکە نازانم بەو شێوەی لەو منتیقەی نیەوەکو تورکیا بەو شێوەی قەسبی دەکا و هەر هەموو ڕۆژێ بەردەوام تایرەی لەسەرە تورکیا هەر زیاتر زدی ئەو میلەتەیە دەناگەر زدی ئەو میلەتەی نەبێ پێم وایە نەدەبوو ئەو بناری قەندیلی بەو شێوەیە هەموو ڕۆژێ بەردەوامی خوای فڕۆکە جەنگیەکانی دەسەد بنی فڕۆکەی کەشفی بە هەر بەدەقە چۆنی ناکات شەو و ڕۆژ لە سەرەتی خەڵکەکە کەوتۆتە ترس و دڵ ڕاوکەیەک کاسبی بۆ ناکرێ پێم وایە کورد هەلەوەتی هەیە بە تایبەتی ئێران و تورکیایە و تا عێراقیشە تا حەدێک سووریایە ئەوانەی هەر چوار پارچە کوردستانی بەڕاستی بتەوێ و نەتەوێ زدی میلەتی کوردن چونکە ئەگەر وانە بێ دیسانەگە پیلانێک نەبێ بۆ عێراق بێ هەڵوێز بێ بۆ هەتا ڕەدی حکومەتی هەرێم ڕەنگە ئەو دەستەڵاتە نەبێ بەرامبەر بە تورکیای بەڵام حکومەتی عێراق و دۆڵەتە نابێ دۆڵەت سیادەی خوا لە دەستدا تورکیا بە هۆسی خۆی ئەو هەموو بەزم و ڕزمەی لە هەرێمی کوردستاندا بکە هەرێمی کوردستان هەرێمێکە سەر بە عێراقە فەرقی ئیسلێمانی و بەغدا چییە فەرقی هەولێر و مووسڵ و نازانم کوێ چییە هەمووی هەر عێراقە بەڵام جا هیچ هەڵوێستێک نییە هەر ئەو هەڵوێستەی کە هەش بێ هەر قسەیەکی سەرزارەکیە بەڕاستی هیچ کردەوەیەکی لەگەڵ نییە بۆ دوێنێ بەیانی تایرە لی داوە زەرەر و زیانمان زۆر پێکەوتووە سیاجشتمان هەمووی خەراب بووە باغ و باغاتمان خەراب بووە
ئێستا ئەمە بەترسەوە دێنەوە ئێرە بە تەمای خۆمان نینەوە دی لێرەنێ بەخۆی هەر لە کورتەکەی بینەوە دی بە تەمای خۆمان نینە نازانم ئایا حکوومەتی هەرێم بۆ بێدەنگە حکوومەتی عێراق بۆ بێدەنگە هەتاکەی ئەو سنوور بەزاندنە هەتاکەی ئەو ئاسمانی کوردستان و عێراق بۆتە ساحەی هەموو تۆپێک هەموو گۆڕێک نازانم والله جا ئەوە دەکەوێتەوە ئەستوی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیش دەبێ ئەوان بیپارێزن ئەوە لە ئەستۆی ئەوانە سنوورەکان وا دەبەزێنێ بە کەیفی خۆی ئەوە چەند کیلۆمەتر هاتوتە ناو قوڵای هەرێمی کوردستان دەهۆک و زاخۆ ئەوانە کەس هەڵوێستێکی نییە نازانم چییە پەیامم ئەوەیە بۆ حکوومەتی هەرێمیش و بۆ نەتەوەیە گرتوەکانیش و بۆ حکوومەتی عێراقیش و سنوورێک بۆ تورکیای دابنێ چیری کە دەستڕێژی ئەو کوردستانی نەکاو چیری کە سنوورەکان نەبەزێنی و چی دەستی گەشتی هەموو وڵاتان نازانم سنوورێکی بۆ دابنێن سنووری خۆی زۆر بەزاندووە هیوادارم ئەو دەوڵەتانە هەڵوێستیان هەبێ